پێنجی و حەفت ئەندامن هێزن ئەولەکاریە هوندورین شەهید و بریندار دبن و شینی تێراگەهاندن. ڕۆژە حەشتێ چریا پێشین ترکیایە داگیرکەر ئێریشەکە ئەسمانی دبە سەر ناوەندەکە هێزن ئاسایشێ یا لە گوندەوارن دێرکێ. برێڤەبەریە خۆسەر ڕاگەهاند کە دوێ ئێریشێدە ئەکادمیەکە هێزن دژمادەیەن هشبر هاتیە بۆمبەبارانکردن. دە ئەنجامێدە 29 ئەندام شەهید بوونە و 28 جی بریندار بوونە. لەورا برێڤەبەریە خۆسەر بۆ سێ ڕۆژان شینی لە باکوور و ڕۆژهەلاتی سووریایە ڕاگەهاند. ئەڤ تاوانەکە هۆڤانە و لە دژ مافên مرۆڤانە. لەبارە هەمان ئێریشێ فەرماندارێ گشتییە هێزن سووریایە دەموکراتیک مەزلوم عەبدی گوت کو هێزن ئەولەکاریە هوندورین سازیەکە سڤیلە و دەستەکە خوێ ji hevpeymana navdewletî werdigire. Tirkiyeyê sûcekî hovane pêk aniye û dê bê bersiv nemîne. Nêzî hefteyekê ye Tirkiyaya dagirker bi dron û balafirên şer Rojavayê Kurdistanê bombebaran dike û bi nesaziya wê dirûxîne. Lewra birêveberiya xweser rexneyan li hevpeymana navdewletî digire û bêdengiya wê wekî sersebeba berdewamkirina êrîşan bi nav dike.